زیادبوونی پەلامارەکانی داعش لە ناوچە جێناکۆکان نیگەرانی لای دانیشتوانی ئەو ناوچانە دروست کردووە. دوای پەلامارەکەی سەرسەنگەرێکی پێشمەرگەیە لە نزیک گوندی قەرەسالم، هاوڵاتیەکی ناوچەکە دەڵێت جموجۆڵی داعش مەترسی بۆ سەرگوندەکەیان دروست کردووە. جموجۆڵیان زیادی کردو خەرکشتە ترسیە یەکگوری خەرکاکە هەموو ڕۆژەوە لە سوورەکە دین بە پێسا خۆمانە کوشتێ هیچ دەنگی نیە هیچ ئەوەیەک نیە زیادی کردووە ئێمە دەزانین ئێمە چیانە دینی لەم ناوە جموجۆڵیان زیاتری کردووە باقەت زۆر بوونە داوای لە هێزەکەی بەس هێزما بۆ مێرن بام خەرکە چۆری نەکا بەڕاستی هیچ ئەو داواکاریمان هەیە. شارەزایکی بواری ئەمنیە لە کەرکووک باس لە مەترسیەکانی پر زیاد بوونی جموجۆڵی داعش دەکات لە ناوچە جێناکۆکان داواکاری شام بۆ شای ئەمنیەکان لەو ناوچانە پڕ بکرێنەوە. ئەو شوێنانەی کە داعش ئینطلاقەکە لێی زانراوە دەزانرێ کوێیە بۆیە ناکرێت ینی ئەوها بهێڵرێتەوە و چێماڵ نەکرێ و تۆ مجابەهیان نەکەی بۆیە ئەوە پێویستی بە بەو ڕێکەوتنەیە کە تەفعیل بکرێت و بۆ بەرقەرارکردنی ئەمن و ئاسایشی ئەو ناوچانە دەبێت ئەوە جێبەجێ بکرێت. فشارێکی زۆر هەیە لە ڕووی ئەمنیەوە چونکە هەست بۆ شایە ناکرێتم بۆ شای سیاسی و ئەمنی و ئەو کلێنانە هەیە کە بەڕاستی تیرۆستانی داعشی قۆزنەوە بۆ ناچن ناوچەیەکی ترەوە بکەن بەڵام بە حکمی ئەوەی کە ئەوشمان نەبیر نەچێت کە هەندێک لە وڵاتانی ئەقلیمی هەندێک لە وڵاتانی تر پاڵپشتی لە داعشەکەن بۆ ئەوەی کە کێشەی ئەو سنوورانە چارەسەر نەبێت بۆیە بە دروستبوونی هاوبەشی و تەنسیق لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغا ئەتوان بڵێم لە کێشە ئەمنیەکانەوە بۆ کێشە سیاسی و ئیدارەکانش چارەسەر بێت. ڕۆژێک لە کوڵەجۆ و ڕۆژێکی دی لە سنووری کفری و ڕۆژێکیش لە گوندەکانی سەرگەڕان و هەمزارەشیان لە گوندی قەرەسالم بوو. زیادبوونی جموجۆڵی داعش نیگەرانی لای دانیشتوانی ناوچە جێناکۆکان دروست کردووە و بە پێویستی دەزانن ڕێ لە پەرەسەندنی زیاتری جموجۆڵەکانی داعش بژیرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.